دوو هەفتە لەمەوبەر هاوڵاتیانی پێنجوە لە بەرامبەر بەڵێنی دابەشکردنی دوو بەرمینەوت بەسەر خانەوادەکانی قەزاکەدا خۆپیشاندانەکانیان کۆتایی پێێنا، بەڵام تاکو ئێستا هیچ بڕەنەوتێک لە قەزاکە دابەش نەکراوە. هاوڵاتیانیش دەڵێن بە ناچاری پەنامان بۆ بڕنەوەی دار بردووە، ئەگەر بێت و بەم نزیکانە نەوتیان پێ نەدرێت خۆپیشاندان دەست پێ دەکەنەوە. تا خۆ دەزانین کە شەوای پێنجەی چۆنە شاخاوی سار، یعنی بە ساڵ و دوای گەرمە نابێتەوە چەنا فەقیریتیە، یعنی مەجبورە لە پێناو ماڵم ناڵەکەی دزیکە، ئەمە ناچێتە پای قبوڵکردنەوەوانێ. نیش داواکەم لێرە بۆ خەڵکی پێنجوێن کە ئەمە قبوڵ نەکەن، هەر هەمووی کۆدەنگ بە پیر و لا و گەنجەوانێ هەر هەمی بێنە سەر شەقامەکە، ئەمە ناچێتە پای قبوڵەوانێ. ماڵێک ئەگەر کەمی پێویست بە 5 بەرمیلی پێویستە. هاوڵاتیان ئێستا هەمووی سەری کردە داربڕین دارهێنێ بۆ سوتانگن، هیچ نێخۆی پێکەرم کاتەوە. ئێمە کارەباکەشمان جارجار لێمانە کوژێن نۆ ئێستا مەجبورن خەڵک پەرچێشە بۆ داربڕین دارهێنێ. قایمقامی پێنجوەنەوەی خستە ڕوو بۆی کێشەی کەمی نەوت لە ئەمبارەکان دابەشکردنی نەوت لە قەزاکان دەستی پێ نەکردووە و ئەوەشی وە دیاریش نییە کە کەی نەوت لە قەزای پێنجوەن دابەش دەکرێت. پێویست و تەمەنی ناگا بە بەڕێوەبەتی نەوت و کانزاکانی سیستەمایی تا ئەوەی دابەشیکەن، ئومێدەکەن لە ماوەیەکی نزیکا بتوان ئەو نەوتە خەزم بکەن و پێنجوێنی بنێرن. تا ئێستا کاتەکەی دیار نییە، بەڵام پیان وتوین هەر کاتێک نەوتەکە خەزم کرا بەشێوەی کرد بۆ پێنجوێن بنێرن دەینێر. قەزای پێنجوەن بە یەکێک لە سارترین ناوچەکانی باشووری کوردستاندا دەنرێت و ساڵی پار پلەکانی گەرما لەو قەزایە بۆ 120 پلەژێر سفر دابەزین. لە ئێستاشدا وەرزی سەرما لەلایەک و نەبوون و گرانی نرخی نەوت و سوتەمەنی بە یەکەوە ژیانی پێنجوەنەکانی سەخت کردووە. بێباکی دەسەڵاتیش لە بەرامبەر دۆخی سەختی هاوڵاتیان ڕۆژ دوای ڕۆژ بازنەی نەڕەزایەتیەکان گەرمتر دەکات و پێدەچێت ڕۆژانی ئایندە خەڵکی پێنجوەن قسەی کۆتایی بکەن. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوەن.